گفتوگۆی زیاتریان بابەتاکەم دکتۆر سەرکار سورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێستا لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. ئەو راپۆرتەی ئەمڕۆ وەزیری تەندروستی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران پێشکەشی کرد چی تێدا بوو؟ سەرەتا سوپاس بۆ جەنابەت ڕێزمان بۆ بینەرانی کوردستان بیسات. دیارە دوای ئەوەی کە ئەم ساڵ با بڵین فەرێزەی حەز بە کۆتایی هات وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەر لە سەرەتای دەستپێشی با بڵین فەرێزەی حەز و چوونی حازیانی هەرێمی کوردستان بۆ با بڵین مەکەی پیرۆز و بەجێگاندنی فەرێزەی حەز باسمان لەوە کرد کە شاندێکی پزیشکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاوسەفەری حازیانی هەرێمی کوردستان بوونە بۆ شاری مەکە. دیارە ئەم شاندەشتلان بەڕێز دکتۆر دیار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەرین سەرۆکاتی دەکرا و سەرپەرشتی دەکرا. دیارە با بڵێن مەهامی سەرەکی یاخود بڵێن ئامانجی سەرەکی با بڵێن هاوسەفەرکردنی شاندی پزیشکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حازیانی کوردستان ئەوە بووە کە خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی پێشکەش بە حازیانی هەرێمی کوردستان دەکاتن. دیارە شاندەکە لە تیمێکی 21 کەسی پێکاتبوو. ئەم تیمە 21 کەسە پێکاتبوو لە پزیشکانی پسپۆر و پێکاتبوو لە ژمارەیەکی بەرچاو لە کارمەندانی تەندروستی بۆ ئەوی بتوانن بە پێی با بڵێن تەمەنی حاجیەکان و ڕەگەزی حاجیەکان و بە پێی ئەو نەخۆشە درێژخانەی کە هەیەە خزمەتگوزاری تەندروستی پزیشکی پێشکەش بە حاجیان بکەن و ئەم خزمەتگوزارە تەندروستی پزیشکانش بە چوار قۆناغ بووە. قۆناغی یەکەم دیارە پێش دەستپێکردنی گەشتی حەز بووە کە لە ڕێی چەند لیژنەی پزیشکی تایبەتمەندەوە ڕێنمایی پزیشکی و تەندروستی بە حاجیان دراوە سەبارەت بە نەخۆشیە گوازراوەکان سەبارەت بە نەخۆشیە درێژخایەنەکان و پێدانی 5 لە ڤاکسینە دیاریکراوەکان بە حازیانی هەرێمی کوردستان. ئەمە قۆناغی یەکەم بووە. قۆناغی دووەم مانەوەیان لە مەکەی پیرۆز پێش دەستپێکردنی مەراسیمی حەز ئەمەش لە ڕێگەی 3 کلینیکی تایبەتمەندی پزیشکیەوە بووە و دەرمانخانەیەکی گشتی و هۆڵێکی 4 قەرەوێڵەی بۆ ئەوەی ئەگەر لە حاڵاتی پێویست نەخۆش پێویستی بۆ نمونە چارەسەر بۆ پێویستی بە موغەزی هەبووە. من پێشەی بمە بەرنامەکە لەگەڵ بەڕێز دکتۆر دیار قسەم کرد ئەو گوتی جاری وا هەبووە نەخۆش ڕۆژانە پێویستی بە 10 بتڵ موغەزی هەبووە. لەڕێ ئەم هۆڵەوە ئێمە موغەزیمان پێداوە چارەسەری پزیشکی و با بڵێن تەندروستیمان پێشکەش کردو. ئەمە قۆناغی دووەم بۆ با بڵێن کەلەمەکەی پیرۆز ماونەوە. قۆناغی سێم دیارە چوونیان بۆ عەرەفە بووە. لێرەش لەڕێی تیمی پزیشکی وا بڵێن ئەم شاندە پزیشکی وەزارەتی تەندروستیەوە ڕێنمایی تەندروستی دراوە بە حاجیان کە چۆن خۆیان لە گەرما بەتینەکەی وڵاتی سعودیا بپارێزن، چۆن ئاگداری خۆراکی خۆیان بن، چۆن دەرمانەکانی خۆیان فرامۆش نەکە، چونکە بەشێکی هەرە زۆری ئەو حاجیانەی هەرێمی کوردستان کە سەردانی سعودیان کردبوو نەخۆشی درێژخایەنیان هەبووە، فشاری خوێن، زەخت و نەخۆشی دڵ. تیمە پزیشکەکان پزیشکە پسپۆڕەکان بە بەردەوام ڕێنماییان پێداوە کە نابێت دەرمانەکانی خۆیان فرامۆش بکەن، پێویستە ئاگداری گەرما بەتینەکەی وڵاتی سعودیا بن، خۆیان لە تیشکی خۆر بپارێزن، ئەو خواردنانەی کە ڕۆژانە دەیخۆن پێویستە خواردنی تەندروست بێتن و چەندین جار با بڵێن ئەم تیمە پزیشکەی وەزارەتی تەندروستی نانهێشتووە حازیان هەندێک لە زۆرە خواردن بەردەوام هەروکو من عەرزم کردی بە قۆناغە جیاوازەکە بە قۆناغێکم وەکو من عەرزم کردی پێش دەستپێکردنی گەشتەکە بووە. قۆناغی دووەم لە مەکەی پیرۆز بە پێش ئەوەی فەرێزەی حەز دەست پێکردن. قۆناغی سێمیش کاتێکە چوونە با بڵێن بۆ دەستپێکی با بڵێن فەرێزەی حەز دەستی پێ کردووە بە بەردەوام لە ژێر چاودەری ئەم تیمە پزیشکەی وەزارەتی تەندروستی بوونە و قۆناغی چوارەمیش ئەو کاتێک کە لە مەدینەی پیرۆز بوونە بۆ بەجێگاندنی ئەرکە ئاینیەکانی ئەم شوێنە شاری مەدینەی پیرۆز هەر لەوێش بە هەمان شێوە ڕێنمای تەندروستیان پێدراوە ڕێنمای پزیشکان پێدراوە و بە بەردەوامی حاجیانی هەرێمی کوردستان و ئەوەش لەبیر نەکەین بە سێش ئەو هۆڵە چوار قەرەوێڵەیە کە لە وڵاتی سعودیا دابین کرابوو لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە سێ شەفت دەوامی تێدا کراوە و هەموو ڕۆژیش خەفارە هەبووە. پزیشکی پسپۆڕ و کارمەندی تەندروستی خەفەر بوونە بۆ ئەوەی ئەگەر حاڵەتێکی نەخوازراوە بێتن ڕاستەخۆ بتوانن چارەسەری پزیشکی پێشکەش بکەن. دکتۆر کەواتە ئێوە بە دوواداچوونتان کرد بۆ ئەو ژمارە حاجیەی هەرێمی کوردستان کە لە سعودیا کۆچی دواییان کرد؟ بەڵێ خۆی لەم راپۆرتە پزیشکی ئێمە هەندێک داتە و ئاماریشمان تێدا نووسیوە کە ئەمڕۆ لانە بەڕێز دکتۆر سامەر بەرزنجی وەزیری تەندروستی پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردووە. دیارە هەندێک داتە و ئامار هەیە کە لەنمو بۆی من مۆبایلەکەشم لە دەستەوە گرتووە. داتە و ئامارەکان ئەگەر ئیزازە بێتن لای جەنابەت ئێمە هەندێک با بڵێن ئەو حاجیانەی کە با بڵێن عایدی حکوومەتی هەرێمی کوردستان بوونە ژمارەی چەندیانی لە دەستداوە. ژمارەیان چەند بۆوانی کە لە هەرێمی کوردستان لە ڕێگەی هەرێمی ئەمە داتە و ئامارەکە کە ئێستا بۆ جەنابچی خوێنمەوە. دیارە لەم ماوەی ئەم 30 ڕۆژەی با بڵێن کە لە سعودیا بوونە 6704 بینینی نەخۆش هەبووە.
نەشتەرگەری گەورە حاڵاتێکە و یەکێک لە حاجیەکان لە وڵاتی سعودیا پێویستی بە نەشتەرگەرێکی گەورە بووە بە هاوبەشی با بڵێن بە هاوکاری تیمی پزیشکی وەزارەتی تەندروستی براوەتە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی سعودیا و نەشتەرگەرێکی گەورەی بۆ کراوە دوای ئەوەی چارەسەری پزیشکی پێویستیشی وەرگرتووە بە پێیەکانی خۆی دوو بەرهاتووە و چووە بۆ چای عەرەفە و ئەرکە ئاینەکانی بەجێگەیاندووە. جەڵتەی دڵ دوو حاڵەتمان هەبووە، دوو حاڵاتی جەڵتەی دڵ هەبوو لەلایەن حاجیانی هەرێمی کوردستان و ژمارەی مردن دووە. دوو لە حاجیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە ئەم تیمە پزیشکەی ئێمە هاکە بە شێوەیەکی فەرمی چوونە وڵاتی سعودیا بۆ بەجێگاندنی فەرزەی حەز دوو حاڵەتی گیانە دەستدان هەبوو. یەکێکیان پیاوێک بۆ کە نەخۆشی درێژخایینی هەبووە لە چای عەرەفە بە شێوەیەکی کتوپڕ لە ناکە و وەفاتی کردووە. حاڵەتی دووەم لە کاتی گەڕانەوەیان هەر لە هوتێلەکە با بڵێن ئەویش بە هەمان شێوە بە شێوەیەکی کتوپڕ چونکە هەر نەخۆشی درێژخایین هەبووە بە شێوەیەکی کتوپڕ گیانی لە دەستداوە. نەخۆشی شێرپەنجە دوو حاڵاتمان هەبوو بە شوشتنی گورچیلە یەک نەخۆش پێویستی بە شوشتنی گورچیلە بووە هەفتەی دوو جار بە هاوبەشی تیمی پزیشکی وەزارەتی تەندروستی لە نەخۆشخانەکانی سعودیا کە نەخۆشخانەی نور و مەلیک فەیسەلی سعودی بووە با بڵێن شوشتنی گورچیلەی بۆ کراوە و داخڵکردنی نەخۆش و چارەسەرکردنی لە جێگەی حەوانەوە لە عەرەفە 6 حاڵەتمان ئێمە هەبووە و ئیحالە بۆ نەخۆشخانەکانی سعودیا وەکو نەخۆشخانەکانی نور و مەلیک فەیسەلی سعودی 27 ئیحالەمان هەبووە کە ئەمەش بێگومان لەلایەن ئەو تیمە پزیشکەی وەزارەتی تەندروستی بووە کە هاوسەفەری حاجیان بوونا بە هاوبەشی لەگەڵ نەخۆشخانەکانی سعودیا وەزارەتی تەندروستی ئەو وڵاتە براون ئیحالەکران بۆ نەخۆشخانەکان و تەواوی دەرمان و پێداویستی پزیشکەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابین کراون بووە. زۆر باشە. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە وەکو وەزارەتی تەندروستی ئێوە بە دوواداچوونتان نەکردووە بۆ ئەو ژمارەی دیکەی حاجی کە لە سعودیا گیانیان لەدەستدا؟ خۆی ئێمە من لە سەرەتاش عەرزی جەنابتم کرد هەر لە یەکەم لەحزەوە و لە کاتی گەشتکردنی حاجیان یاریمی کوردستان بۆ وڵاتی سعودیا تیمی پزیشکی وەزارەتی تەندروستی لەگەڵیان بوون و بە بەردەوام ڕێنمای پزیشکی و تەندروستیان پێداوە. بەڵام کاتێک کە گەیشتوونەتە وڵاتی سعودیا خۆتان ئەزانن با بڵێن بە تایبەت ئێوەی میدیاکاران ئەم ساڵ لە سعودیا با بڵێن دۆخی حەز تۆزێک جیاواز بوو بەداخەوە کە ژمارێکی زۆر لە حاجیان وەفاتیان کرد. بەشێک لەو حاجیانێک کە وەفاتیان کرد بۆ خۆتان ئەزانن لە دەرەوەی پرۆتۆکۆلی حکوومەتی هەرێمی کوردستان بوون و من تازە پێش ئەوی بێمە بەرنامەکە دووبارە بە دووادا چوون کرد گوتم ژمارەی حاجیان چەند کەس بەڵام ئەوانە کە گیانە لە دەستداوە ئەوە بەڕاستی ئەو شتە بەجێ دێڵین بۆ وەزارەتی ئەوقاف ئەوان ئەتوانن با بڵێن تۆ بڵێن ئاماری فەرمی و سەرەکی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە بێتن. بەڵام ئێمە بە دووادا چوونمان کرد کە بۆچی گیانە لە دەستداوە بەشێکی زۆری ئەو حاجیانەی کە گیانە لە دەستداوە بەڕاستی لەبەر دۆخی تەندروستی شخصی خۆیان بووە لەبەر ئەوەی کە نەخۆشی درێژخایینیان هەبووە لەبەر ئەوەی کە کەسانی بەچەمەن بە و لەبەر ئەوەی کە بە شێوەیەکی فەرمی و لە نێو پرۆتۆکۆلی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتی حەزیان نەکردووە کەواتە تیمی پزیشکی ئێمە نەیزانیەوە کە ئەم حاجیە کوردە و بۆ ئەوەی چاودێری بکاتن. خۆشبەختانە ئەو تیمە پزیشکەی وەزارەتی تەندروستی کە هاوسەفەری حاجیان بوونا لە ماوەی 30 ڕۆژدا ماندوونە ناسانە توانیوانە بە شێوەیەکی زۆر باش ئاگاداری ڕەوشی تەندروستیەکەی بەیەکی حاجیەکان بن هەروەکو من تازە لە دەرەجەی گفتوگۆکەشمدا بۆ جەنابتان قسە. دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی زۆر بەخێر بیت. سپاس بۆ جەناب.